سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردیگارتان لێبێ بینەران و بیسەرانی خۆشەویست خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕەمەزان بە ئێوەی خۆشەویست شاد بوومەوە. خۆشەویستان، من لە یەکێک لە مزگەوتەکانم لە شاری هەولێر و دوای نوێژی بەیانیە و نزیک کاژمێر چواری بەیانیە. ئەم مزگەوتانی شاری هەولێر لە مانگی ڕەمەزان و بەشێکیان تەنانەت لە تەواوی مانگەکان هەڵەستن بە بەرزڕاگرتنی سونەتێکی پێغمبەری خوا صلی الله علیه وسلم، یان دەتوانین بڵێن بەرزڕاگرتنی فەرمودەیەکی پێغمبەری خوا صلی الله علیه وسلم کە دەفەرمێت ئەنەس بۆمان دەگوێڕێتەوە و ئەلبانی بە صەحیحی داناوە دەفەرمێت هەر کەسێک نوێژی بەیانی بە جەماعەت ئەنجام بدات و پاشان یاد و زیکری خوای پەروەردیگار بکە و پاشان دوو ڕکعات نوێژی خۆر هەڵاتم بکات و بگەڕێتەوە ماڵەوە، وەکو ئەوە وایە ئەجر و پاداشتەکەی وەکو ئەوە وایە کە عومرەیەک و حەجێکی ئەنجامدا بێت، عمرەیەک و حەجێکی بەتەواوەتی ئەنجامدا بێت. پێغمبەری خوا لە فەرمودەکە دەفەرمێت تامەتون تامەتە، واتە بەتەواوی ئەجر و پاداشتەکەی وەکو ئەوە وایە کە عمرەیەک و حەجێکی ئەنجامدا بێت. من ئەمڕۆ لە یەکێک لە مزگەوتەکانم کە ئەم فەرمودەیە بە بەرزی ڕادەگرن و هەموو ساڵێک لە مانگی پیرۆزی ڕەمەزان بەشێکی زۆری نوێژ خوێنانیان دەمێننەوە تا خۆر هەڵاتن. دەمهەوێت بچمەنی ئەو مزگەوتەیە و بزانین ئاخۆ ئەوان چی وای کردووە کە بەشێکی زۆری خەڵک ئێستا کە خەوتووە ئەوان خەو لە خۆیان بزڕێنن بێن یاد و زیکری خوای پەروەردیگار بکەن. دەمەوێت مامۆستای مزگەوتتانوە بە وەرگرم زانە خۆ چەند کەس بەشدارە بێت لە هەموو ڕۆژێ لەم مزگەوتەیە و ئەو سونەتەیە بەرزڕادەگرن. من ئەوانتان بۆ دەدوێنم و هەست و نستی ئەوان بۆ ئێوە دەگوازمەوە. بینەر و بیسەرمان بن و لەگەڵماندا بن. رمضان ليتك دوما قريب كم أهواك يا شهر الصيام. سڵاوتان لێبێ. بەڵێ بینەران و بیسەرانی خۆشەویست، دیارە بەشی یەکەمی بەرنامەکەم تایبەت دەکەم بە مامۆسای بەڕێز کە مامۆسای مزگەوتەیە و لێرەوە هەمویان بەیەکەوە و دیمەنانەی کە بینیتان ئەمە زیندووکردنەوەی ئەم سونەتەی پێغمبەری خوا بوو صلی الله علیه وسلم کە لە سەرەتای بەرنامە ئاماژەمان پێ بدە. مامۆسا زۆر خۆشحاڵین کە لە بەرنامەکە لەگەڵمان بەشداری. سوپاس بۆ بەشداریکردنت. زۆر سپاس مامۆسا. مامۆسا ئێوە چەندەمین ڕەمەزانە ئەم سونەتەیە زیندووەکەنەوە؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. سرتا بخيراتني برستان وكنال جوانكتان دكين خواهي قورا نمونتان زياد كو وببن بخزمتكاري شي جواني أم آينو بيروزا وخزمتكاري شي جواني أم دينو وخلشي مسلماناني كردستان وزيهان بتيقرا. من خوم سيمن رمضان إمام الخطيبي أو مزقوتم و لسرتاي هاتن ويكم رمضان من لو مزقوتا يتر بريار من ذاك يتر أو سنة زندوب كينو و ما مصا مزيك چەند کەسن لێرە ئەو کەسانی کە بەشدارن لە بەرزکردنەوەی ڕاگررتنی ئەم سونەتەیە؟ طبعا ئێمە سوپاس بەخوای پەروەردیگار سەرەتا ئەو زانیاریە بە بەڕێستان بدەم. ئێمە تەنها لە مانجی پیرۆزی ڕەمەزان نییە ئەم سونەتەمان زیندوو کردیتەوە، بەڵکو ساڵی 12 مانگ، يعني بەڵێ لە ساڵانی یعنی لە مانگەکانی تریش لە دوای مانجی پیرۆزی ڕەمەزان بەردەوامین، بەڵام نەک هەموو ڕۆژ بەڵکو تەنها ڕۆژانی جومعە. ڕۆژانی جومعە هەم جوزئی قورئانی پیرۆز دەخوێنین و هەمیش سوورەتی کەهفیش دەخوێنین. بەڵام ڕەمەزانان بە بەردەوامی ڕەمەزانەوە بەردەوامێن. جا ژمارەکە هەڵکێشان و داکێشانی تێدا، یعنی لە مانجی پیرۆزی ڕەمەزان ژمارەیەکی بەرچاو لە برانی بەڕێز هەتا خوشکانیشمان لە قاعی خۆیان ئەوانش حزوریان هەیە، خوشکانیش دەمێننەوە. بەڵێ خوشکانیشمان دەمێنەوە. سپاس بەخوای گەوران دەک لە داکە خوشکە بەڕێزەکان ئەوانش دەمێننەوە و ختمی قورئانی خۆیان هەیە لەبەر ئەوەی ئەمە دەدەینە سەماعی داخلی ناو مزگەوت. سەماعی داخلیش لە ناو قاعی ئافرەتان بوونی هەیە. مامۆسا چی وای کردووە ئەم هەموو مسلمانەی کە لێرە ئامادەیە شەو لە خۆی یعنی خەو لە خۆی بزڕێن و بێت لێرە بەشدار بێت؟ طبعا هیچ شتێک پاڵنەر نییە، دافع نییە لە بۆ ئەوەی کە مسلمانان
لە خوشکان و لە برایان بێن ئامادەی ئەجر و پاداشتێکی ئاوا بن تەنها ئیمان و بیر و باوەڕەکەیان نەبێت. ئیمان و بیر و باوەڕەکە هۆکارێکە لە بۆ ئەوەی خەوی خۆی بزڕێنیتێن لە بۆ ئەوەی پێخەفی گەرمی خۆی بەجێبێلی بۆ ئەوەی خۆشی و لەزەتی خەو ئیسراحەتی خۆی واز لێبینی لە پێناوی ئەوەی بێ ئەلیرۆکانە ئەو خێر و پاداشتە بە دەستبینی کە پێغەمبەری نازدارمان صلى الله عليه وسلم باس لەوە ئەکاتن من صلى الغداة ثم قعد يذكر الله حتى تطلع الشمس ثم صلى الركعتين كانت له كأجر حجة وعمرة تامة تامة تامة. فرمودەکەش ئیمامی ئەلبانی بە تەصحیحی داناوە يعني صحیحە لەلای ئەو و زانانیش هەتا بە حەسەنیان داناوە يعني حەدیسەکە گومانی لەسەر نییە کە فعلا ئەجر و پاداشتی حەز و عەمرەیەکی تەواو لە بۆ ئەو کەسە دەنووسرێت کە ئامادە و حزوری دەبیتن لە مەجلیسە و لەم کاتە پیرۆزە چونکە ئێمە کاتەکان کە خوای پەروەردگار دروستی کردون هەندێک کات هەنە لە ناو کاتەکان پیرۆزترن لە کاتەکانی تر هەروەکو چۆن شوێنەکان بەشێکیان پیرۆزترن لە شوێنەکانی تر ئێستا مەککە عەرەفە مەدینە بەیت المەقدس مزگەوتەکان ئەوانە هەموو شوێنی پیرۆزن لە ناو هەموو ئەو شوێنانە کە خوای گەورە دروستی کردووە لەسەر زەویدا بە هەمان شێوە کاتەکانی لە کۆی گشتیدا یەک لەو کاتە پیرۆزانەی کە هەیە کە مانجی پیرۆزی ڕەمەزانە و نۆمینەی حازیان مەسەلەن عەشری ذیلحەجە و یعنی ڕۆژی عەرەفەیە لێک لەو کاتانەش ئەو کاتەیە کە ئێستا ئێمە تێداین لە بینی دوای نوێژی بەیانی تا ڕۆژهەڵاتن ئەو کاتێکی زندوو کاتێکی خاوێن کاتێکی پڕی لە ئیجابی و پڕ لە وزە پڕ لە بەخشش پڕ لە خەلاتی خوای پەروەردگار کە ئەو کاتانە ئینسان هەست بە نیشاتەشی زۆر دەکاتن چونکە کاتێکی تایبەتە بۆیە پێغەمبەری خوایش عەلەیهی سڵاتو وسەلام ئەو کاتەی داناوە بۆ ئەوەی ئەگەر موسڵمانانی تر هەبن کە توانای مادیان ئیمکانیەتیان باشە دەتوانن زوو بچن سەفەری عومرە ئەنجام بدەن لە نێزیکەوە یاخود ساڵانە بچن سەفەری حەج ئەنجام بدەن لە نزیکەوە بچنە ناو بەیت الله الحرام و خزمەتی کەعبە و خزمەتی مەرقەدی پێغەمبەری خوا و صلی الله علیه وسلم بەڵام خەڵکانیشتر لەوانەی ئیمکانیەتیان بۆ شێوە نەبی بۆیە ئێمە ناڵێن حەج و عەمرەکەی لەسەر لا دەبا فەرزەکەی لەسەر لا دەبا بەڵام ئەو پاداشتی کە کەسێکی حاجی بەدەستی دێنی ئێمەش دەتوانین لێرەکانە لەناو مزگەوتەکان و خۆمان بەدەست بێنین دەتوانین بڵێن مامۆستا فەرموودەیە موژدەیەکی زۆر گەورەیە بۆ بەدڵنیایی گەورەترین موژدەیە بۆ فەقیرانەوەی کە بەتایبەت توانای حەج و عومرەی نیە بەتایبەت لەو قەیرانەدارەیە کە هەرێمی کوردستان تێکەوتوە بەڕاستی زیندووکردنەوەی کاتێکی وەها پیرۆزە باش مامۆستا بێگومان هەموو خەڵکی لێرە بێت لەوانەیە خوێنەواری نەبێت یانیش قورئان خوێندنەوەکەی تەواو نەبێت یان ئێوە لەو کاتێک کە دەمێننەوە کە بینی نێژی بەیانی تاوەکو خۆر هەڵاتن کاژمێرێک و نیو بۆ دوو کاژمێر دەبێت چی ئەنجامەدەن عیبادەتەکان چۆنەکەن وەکو خۆشە باسەکە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت لەم کاتەیە عیبادەتی خوای پەروەردگار بکەن ئێوە عیبادەتەکانتان چییە ئەمە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام باسی ئەوە دەکات ثم قعد يذكر الله يذكر الله ذکری خوای گەورە پانتاییەکی فراوانی هەیە کەسێک مەرج نییە ئێلە دابنیشی تەسبیحاتی خوای گەورە تێدا بکاتن نوێژ ذکرە قورئان خوێندن ذکرە و مانەوە بە نیەتی ئاعتیکاف ذکرە هەموو ئەوانە هەتا بە ئەنجامدانی کۆمەڵێک وردی بەیانیانیش ئەو ئەفکاری سەباحیە ئەوش دەکەوتە ناوخانەی ئەو ئەسکارانە یان ذکرەکان کە پێغەمبەری خوا عەلەیهی سەلاتو وسەلام ئاماژەی پێداوە ئێمە بە شێوەی دەستە جەمعی قورئانەکەی دەخوێنین ئەوەی کە خۆتان بینیوتان و تۆمارتان کرد بە شێوەی دەستە جەمعی کە دەیدەنە بڵندگۆی داخلی نامزگەوت بە شێوەیەک ئەوەی کە قاری ئەو قورئانە یعنی قورئانەکەی ئەزانی بخوێنێتەوە دەیخوێنێتەوە ئەوەی کە غەڵەتی هەیە خۆی چاکە لەگەری ئەوەی کە نازانی بخوێنێتەوە جێی لێ دەگریت کە پێغەمبەری خوا عەلەیهی سەلاتو وسەلام ئەفەرمێ السامع کالقاری بێگومان مامۆستا ڕۆژانە چەند دەخوێنن نزیکەی ڕۆژانە یەک جزء قورئانی پیرۆز دەخوێنین واتە بە تەواوی ڕەمەزان دەبێتە ختمێکی قورئانی پیرۆزی بە 28 و 29 کە زانیمان مانجی پیرۆزی ڕەمەزان زۆر کاتکە 29 ڕۆژە ئێمە نیم جزء زیاد دەکەین لەو دوو ڕۆژە لە بۆ ئەوەی کە 30 جزءەکە تەواو بکەین واتە ختمێکی تەواوەکەنەوە هەموو مانگێکی لە مانجی پیرۆزی ڕەمەزان ختمێکی تەواوی قورئانی پیرۆز واتە سێ ڕەمەزانە کە خۆ لێرە بەشداری سێ ختمی جەماعی ئەهلی مزگەوتەکەتان کردووە بەڵێ مامۆستا حەزم لێ یعنی وەکو مامۆسایەکی ئاینی هەستی خۆتم پێ بڵێ کە لەگەڵ کۆمەڵی مسلمان کەوەی کە ئێستا دەمان بینن بەیەکەوە یەکێک لە فەرموودە هەرە پیرۆزەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زیندوو دەکەنەوە هەستێکی چۆن هەیە دوایی ئەم پرسیارەش لە ئێوەی خۆشەویست دەکەم بزانین ئاخۆ بزانێ هەستێکی چۆنتان هەیە ئێوەشکە ئەم فەرموودەیە زیندوو دەکەنەوە و یعنی ئەمە واز لە
خێرەکەی بێنن و خێرەکەەوە بێگومان خێرەکەمان دەگاتێت بەڵام مسلمان کاتێک پێم وایە مامۆسا عیبادەت تێگەکە کە تەنها بۆ خۆی پەروەردگارە هەستێکی زۆر تایبەتیشی دەبێت دۆستێکی چۆن هەیە کە لەگەڵ ئەم نوێژ خوێنانەت فرمودێکی ئاوا بەرز ڕادەگرێت. سەرەتا من باسی ئەوە ئەکەم مامۆستایانی مزگەوت داینەمۆی مزگەوتن بەگەرخەری مزگەوتن مامۆستا ئەگە خۆی کەسێکی چالاک بی و کەسێکی بە نیشات و بە بزە و جوولە بیتن ناتوانانی لە ماڵەوە دابنیشتن خەڵکانێکی مسلمانیش کە تەمۆحی دینداری و خواپەرستی و بە هەشت و ئەزری زۆری قیامەتیان هەیە کەچیم ئەوانش لە مزگەوتدا خەریکی عیبادەت و خواپەرستیم بووم بۆیە من کە هاتم سەرەتا ئەو پێشنیارم دروست کرد لای ئەو بەڕێز و خۆشەویستانە زۆر بە سنگەشی فراوانە و دروستیان ینی قبولیان کرد و منیش بەڕاستی ئەو کاتە خۆشحاڵ دەبم کاتێکە دەبینم ئەو برا بەڕێزانیان ئەو خوشکە بەڕێزانە کە ئەوانش حەزوریان هەیە لە مانجی پیرۆزە ڕەمەزان دەبینن هەمومان بەیەکەوە عیبادەتەشی جوان زندوو ئەەکەینە سنەتەشی جوان زندوو ئەەکەینەوە سەرڕای ئەوە هۆکارشکەی گرنگتر ئێمە لە نەتیجێ عیبادەتە بەدەستی دێنین ئەو هەمە برایەتی و تەئالوف و خۆشەویستیە کە دروستی ئەەکەین تێکەڵاویێکی زۆر باش دروست ئەەکەین یعنی لە ڕێگای ئەو مانەوەمان لە ناو مزگەوتدا هێدی ئێمە توانیتمان بەڕاستی لێک نزیک بینەوە ئاشنایەتێکی باش و گەرمە گوڕ دروستکەن بۆ ئەمن بەردەوام خۆم بە خۆشحاڵ ئەزانم بەردەوام سەربەرزم و فەخریش بە مزگەوتەوە بە ئەهلی ئەو مزگەوتەوەکەم کاتێک کە دەبینم هەمومان ئاوا بەیەکەوە خەریکی زندوکردنەوەی سنەتەشی پێغەمبەری دوای بەردەوامیتان بۆ خوازم مامۆستا سوپاسان دەکەم. رمضان رمضان ليتك دوما قريب رمضان 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 يا حبيب رمضان رمضان ليتك دوما قريب ليتك بەڵێ بینەران و بیسەرانی خۆشەویست دیارە بەشێکی بەرنامەکەم تایبەت کردووە بەو نوێژ خوێنانەی کە لێرە بوون و بەیەکەوە ئەمڕۆکە ئەم فرموودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زیندوو کردو حەزەکەم هەستی ئەوانتانیش بۆ بگوازمەوە بزانین ئاخواوان هەستێکی چۆنیان هەیە کە ئەم فرموودەیان بەرز ڕاگرتووە و ئەگە سەرەتا ئەم مامۆیە مایکم لێ وەرگرێ مامە تۆ هەستێکی چۆن هەبوو کە ڕۆژانە ئاوا بەیەکەوە بەدەستە جەمعی ئەم فرموودەیە بەرز ڕادەگرن و بەیەکەوە عیبادەتی خۆی پەروەردگار دەکەن لەسەرتا بە خێراتنی تەلەڤیزیۆنە بەڕێزەکەتان دەکەین هیوادارم خی گەورە بۆتان بە عیبادەت حساب بکەم وڵی بەڕاستی هەستێکی زۆر خۆشە ئینسان هەست دەکات کە عیبادەتێکی جێبەجێ کردووە و ئەنی پاداشێکی گەورەی هەیە بەڕاستی پاداشەکەی زۆر گەورەترێ لەوەی ئینسان چەند سعاتێک بتوانانی بمینێتەوە ئەنی ئینسان دڵخۆش دەکات کەوا مستقبلن ئینسان زەخیرەیەکی باشی هەبێ بۆ دوو ڕۆژی دوایی هەرسی ڕۆژ دەمێنێەوە وڵی ئەو ڕۆژانەی سعاتم تەواوی کارم نەبی هەرسی ڕۆژ دەمێنێمەوە یاڕەبی خۆی گەورە هەر سەحەت باش و تەندروست ئەگەر مایکی برێ و برای گەیشتمان بزانین مامۆستا تۆ چۆنی ئەحواڵە باش لەوانەیە بەشێک لە گەنجان ئێستا خەوتبن بەشێک لەوانەی هەر ئەم فەرموودەیان بەرگوێ نەکەوت بێ حەزم لێیە تۆکو گەنجێک هەستی خۆتم پێ بڵێ کە ئەم فەرموودەیە زیندوو کردوێتەوە و وەچی بە گەنجانیش دەڵێ سەرەتا بەخێراتتان دەکەم من وەکو گەنجێک هەموو ساڵان هەرسی ڕۆژ دەمینێمەوە لێرە خۆم بە خۆشحاڵ دەزانم کە سنەتێکی پێغەمبەر صلی الله علیه وسلم نوێ دەکەینەوە هەروەها من لەگەڵ مامۆستای بەڕێز هاریکارین کە ڕۆژانە ختمی قورعانەکە ئامادە دەکەن ینی هەموو ڕۆژێ جزوێک ئامادە دەکەم لە ئەوە ئەو جزوێش کە ئامادە دەکەم چەند قورعان خوێنێکی دەنگخۆش ئامادە دەکەم کە بە سەماعی داخلی لێ دەدەین و باشە تۆ کە ئامادەکاری قورعانەکەی واتە ئەو جوزەی تۆ ئامادەیەکەی زیاتر کامە قاری هەڵەبژێری ئایا و نوێژ خوێنانش لەوانەیە هەریەکی حەزی بە قاریەک بێ تۆ چۆن توانیتە دڵی هەمووان ڕابگریت من هەوڵ دەدەم دری هەمیان ڕاگرم بەڵام ئەوانەی کە پێم دەرێن ڕۆژانە هەیە دەری عەزم لەو سەوتەیە هەیە دەری عەزم لەو سەوتەیە من ئەوانش دادەنێم لەگەر ئەوانش دادەنێم کە سەوتەکەیان وازەعە هەم لۆ تعلیمی باشە هەم لۆ ینی کاتە چیش کە گوێ لێ ڕادەگرن ینی هەم سوودی لێوەگرن و هەم ئەو تامە ئیمانیەشی لێوەگرن لە قورعان دەستی خۆش بێ زۆر سپاسی سەرکەوتنە بۆ خوازی خی گەورە جەزای خێرە بداتەوە مامە تۆ چۆنی والله الحمد لله لەگەڵ ئەو دوو سەعاتمانەوەی
کە خەوت لە خۆت حرام کردووە هەستێکی چۆنە هەیە؟ والله الحمد لله كرمضان دادي يعني او عالم اللي دميني اما بدلوا في خوش حالي يعني بدلوا في خوش حال نبلوا كدو ساعات لا ساعات سينو حتى بينزوني ولا مليرة دبين ظلما الا بذكر الله تطمئن القلوب بخوي يعني دل بس مرتاح دبي بذكر خداي يعني كباج اكش يعني اما بس شرني او زي دخين اما نوز دي كاش دخين يعني راناني استعاتك اللي صارفين كاس يك دخين غلط يقدر دبين يعني زود استفاده دكين لو هستو لو قران خيني واتاك رمضان دي خير وبركه خير وبركه درجه لمزقفت كان لكولانا كان حمون يعني حتى الشوان او كولانا انا تماشاكي يعني بشر حتى سبيني هاتو سوها يعني وني سولاتي ببيني حتى من ذلك كان من نوا كان حتى سبيني اورونا نسلا زوزر وانا الا قال كو بنن اول شيء يعني خوشي او رمضان كخلق خوشي اللي ورده قديم خواهي قولت جزاي خير بداتو خواهي قولي ان شاء الله تندرس باش كاتو هر بردوام بي موفق بي ان شاء الله سلامت بي او مامي بيديرت خوفزان بسم الله تۆ چۆنی حواڵەت ئەگەر مایکەکە نزیکەوە زۆر باش دەبێت. بسم الله الرحمن الرحیم پێشی بە خێراتنی جەنابتان دەکەم و کەناڵەکەشتان خوای گەورە پایەدارتان دەکەن ان شاء الله تعالی. هەستێکی چۆن هەیە کە دەبینێم فەرموودەیە زیندوو دەکەیتەوە و لەوانەیە بەشێکی زۆرمان تۆش لەوانەیە دەوامت هەبێ چۆن توانیتە لەگەڵ دەوامەکەش ئەمە ڕێک بخەیت؟ ئەکید تەبیعی جمعانە مامۆستا خوای گەورە جای خێری بداتەوە تەبیعی ئێمە چەند خێرمان دەگاتێ ئەو دا ئەوەندە خێر و پاداش دەگاتێ دەبێت بە ساوی ئێمە ئەو ئەجر و پاداشتە بەدەست دەینی. بەێ هەستێکی چۆنت هەیە کە دەبینی ئاوا بەدەستە جەمعی قورآن دەخوێن و یادی وزیکی من باسیەوە هەستە ناکەم لە بەرەوەی هەستەکی زۆر زۆر خۆشە بەس ئەگەر هاتو من لە ڕەمەزاندا هەرسی ڕۆژ مەوجودین دوای ڕەمەزان هەفتەی جارەکە من باسی ئەوە دەکەم کە یەک هەفتە لە دەستم بچی حتا هەفتەی داهاتوو ئەو کە جمعە دێتەوە من قەت لە بیری ناکەم یعنی زۆر پێم تەسیر دەبوو دەبێت چۆن هەستێکی چۆنمان هەبێت بەڕاستی هەستێکی تایبەت خی گەورە مەوفقتان کا بەردەوام ماوە تۆ چۆنی حواڵ دەکەم سلامت لەگەڵ بەرز ڕاگرتنی ئەم سونەتەی هەستێکی چۆنت هەیە؟ الحەمدولله زۆر باشین مەمنون خۆش بیاخ و سلامت بی سپاس بە خێرهاتنی تەلەڤیزیۆنە بەڕێزەکەتان دەکەم سپاستان دەکەین بۆ ئەو دەرفەتە خوا ئەجرتان بدە لە بۆ ئەوەی پێشخستنی ئەو دینە خوا لە ڕازی بێ. مامە تۆ هەرسی ڕۆژی ڕەمەزان لێرە دادەنیشیت؟ بەڵێ هەرسی ڕۆژی ڕەمەزان لێرکوانە دەوم لەبەرەوەی جیرانی مزگەوتم بن. ئەو عیبادەتانەی لێرە تۆ ئەنجامی دەدەیت چییە زیاتر؟ وەڵڵا زیاتر هەمووی هەر پێنج فەرزە مەسەلەن نوێژ دەکەم لێرکوانە بە جەماعەت دێرانە ئەو کاتێک کە مامۆستا مەسەلەن مەوجود نەبی ئیمامەتیان لەبۆ دەکەم مامۆستاگەر کارێکی پێویستی هەبیتن مەسەلەن لێرکوانە نەبیتن و ئەگەر پێویستی بانجی کرد بانجیش دەدەم مەسەلەن. الحەمدولله باشە لەوانەیە ئەوانە هەمووی عیبادەت بێ بەڵام ئێوە وەکو مزگەوتی ڕەفاع عیبادەتێکی زۆر تایبەتتانەوەی ئەوەی کە ئێستا ئەنجامتاندا پاش نوێژی بەیانی تاوەکو خۆر هەڵاتن کە ئەمێنیتەوە لێرە زیاتر ئەو بینێت چ عیبادەتێک ئەنجام دەدەیت؟ زیاتر ئەو جزء قورئانەی دەخینین مەسەلەن کە بەذکر لە بۆمان حسابە و پاشان مەسەلەن بڵێن ئەگەر ڕۆژێکی جومعە بیتن مەسەلەن کافیش دەخینین سوڕەتی کاف دەخوێنین و ئەوەندی ذکر و مەسەلەن ئەذکاری بەیانیانیش دەکەین مەسەلەن لە بۆ خۆمان خاستن بەنسبەتە خۆمە من ئەو عیبادەتانە دەکەین. گەورە مەوفق و بەردەوام ئەگەر هەرەوەی تەنیشتت مامەی تەنیشتت مایکەکەی بدەیت زۆر سپاس دەکەم خێرتان بداتەوە. خوا لێ ڕازی بیەخوا. مامە حەسم لێ تۆش هەستی خۆتم پێ بڵێ سەبارەت بەو ڕۆژێک کە بەیەکەوە دادەنیشین و جیرانەکانتان و لەوانەیە ڕۆژانی ترکیی شوکارتانە بێ بۆتان نەکرێ هەموو ئاوا بەیەکەوە کۆبنەوە بەڵام ئاوا کاتێکتان دیاری کردو هەم بۆ خی پەروەردگار هەم بۆ کۆبنەوەی خۆتان هەستێکی چۆنت هەیە؟ وەڵاستێکی خۆشم بە ئەی بتوانم دێ مزگەوتەی نشتانم لە ماڵێ ئەنجامیدا ئەنی ئەگەر لە مزگەوتش ئەنجامی دێ لە ماڵەوە هەر ئەنجامی دێەوە سار 12 ماجستان و هەتی لە مار هەردا دەنیشم بەس کەمتر دێ مزگەفت ئەگەر ڕەمەزانەوە سمێنە دێمە مزگەفتێ بەس بەیانیان کەمتر دێ گرنگەوەی ئەنجامی دەی پێم وانە مامۆساژ ئەگەرچی معلوماتی زیاترە لە مزگەوتێ بیان لەو بەڵام گرنگە لەو کاتەیە بمێنیتەوە باشە تۆ کە لەو کاتەی دەمێنیتەوە زیاتر چی دەکەی و چ عیبادەتێک ئەنجام دەدەیت؟
وڵی دەمینێمە خۆراین دەخینم بە زۆری واتە لە پاش ڕەمەزانیشە تۆ دەمینێەوە هەر دەمینێمەوە بەڵێ لە ماڕێ دەمینەوە بەستە مسگەوتن بێگومان خی گەورە مەفەق و بەردەوام بکە ئینشاءالله دەست خۆش بێ مامۆستا هاوڕێ خۆشحاڵین کە لێرە دەبینین ئامادەیت و بەشداری لەم بەرز ڕاگرتنیم فەرمودەی پێغمبەری خوا صلی الله علیه وسلم تۆ وەکو گەنجێک هەستێکی چۆنت هەیە کەم فەرمودەیە تەطبیق دەکەی و بەرزی ڕادەگری سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم هیوای ئەوەمان هەیە کە مزگەوتەکانی تکەش چاو لە مزگەوتەکەی ڕەفاعی بکەن ئەم سونەتە زیندی بکەنەوە سەرەتا پێم خۆش بوو دوو شتی گرنگ لێکوانە ئاماژە پێ بکەم ئەم سونەتە ماوەیەکە جێبەجێ دەکرێت لەگەڵ هاتنی مامۆستای بەڕێزیش مامۆستا بەردەوامی پێدا لە سەردەمی مامۆستا مەلا نەوزاد و زاین دەر مامۆستا خودەیدا ئەم سونەتە هەزیندی دەکراوە نزیکەی ئەوەندەی من ئاگادارم 10 ساڵەکە وەک کۆمەک و جاعێرەك لەو مزگەوتە بە بەردەوامی یعنی ئەو سونەتە زیندی دەکرێتەوە بەڵام لە کاتی هاتنی مامۆستا شتەکەی زیاتر فراوان کرد هەتاوەکو دوای ڕەمەزانیش یعنی فراوانی پێوەدا نەک تەنها کاتی خۆی تەنها مانجی ڕەمەزان بوو بەڵام لە کاتی هاتنی مامۆستا فراوانتری کرد کردێت دوای ڕەمەزانی یعنی نەگەوە بیتەنها ڕەمەزان بی سونەتەکەمان فراوانتر کرد هەتاوەکو خۆشیێکی بەرفراوانتری لێ وەربگرین خی گەورە پاداش بداتەوە تۆ وەکو گەنجێک هەستێکی چۆنە هەیە کەم سونەتەیە زیاتر لە 10 ساڵە بەرز ڕادەگەری و ئێستا کە ئەوە بە دەستە جەمعی ئەم سونەتە بەرز ڕادەگرە مامۆستا جان یەک لەم سونەتە خۆشیەکانی ئەم سونەتە دەبینی کۆمەڵە مسلمانێکی دڵسۆز دەبینی کە بۆ دینەکە ئامادەنە تێبکۆشن هەروە چەند دین برا مسلمانی دیکە ئاشنا دەبی کە نایاناسی هەروە یەک لە سونەتەکان زانیاری زیاتر دەبی خۆشیێکی بێ وێنەیە ناتوانانی هەژماری بکەی بە ژمارە بە هەست دەری ببڕی بەڵام دەتوانی کە لێکوانە ئامادە دەبی ئینجا دەزانی ناقت چۆن هەستێکی هەیە کە لە ژیاندا تێدا بەسەر دەبێت دەست خۆش بێ زۆر سپاس بۆ بەشداریکردن سپاس زۆر خۆشحاڵم کە دەبینم ئەلێرە تۆش بەشداری لەوانەیە کۆمەڵی ئیش و کار و کاسبی شتە بێت لە دەرەوەی ئیشەکە لە دەرەوەی ئەم مزگەوتەیە بێگومان هەمومان کاسبیمانەیە باشە چۆن توانی وتە ئەنی ئەم کاتەیە بمێنیتەوە لە کاتێکە لەوانە ئیش و کاسبی شت هەبێ ئەوەی ڕاستیوی بە خێراتنتان دەکەم بە هەموو لایەکتان دەکەم ئەمن پێشەوەی بێم ئێرکوانش هەر لە مزگەوتی حاجی سەینێ دەمامەوە بەزەوە دوو سارەهاتی مێرکوانە ڕاستی دەستخۆشی مامۆستاش دەکەم کەەوە پێشتر لە مزگەفتی حاجی سەینێ ئێمە وهانە و ئەلقەمان دەبەستی پێشی لاپەڕێکمان دەخیندەوە بەس بە مایکرۆفۆنی مامۆستەکە داتە داخلی بەڕاستی ئیسیفادەشیگە لە زۆرمان لێکردە و سوپاسی دەکەم و دەمەوێت هەر بەردەوامیش بی لەسەر ئەو بابەتەی ئەلحەمدولله باسی هەستی خۆتم بۆ دەکەی بزانە هەستێکی چۆنت هەیە کە دەبینی ئەو زیکرەیە هەموومان بەیەکەوە ئەنجامی دەدەن والله هەستەکە چییە هەستەکە ئەوەیە تو بەڕاستی ئەگەر ئیماندار ئەگە بیوی لە ئیمانی زیادکە ئیمانی بە قوتەقوا زیادکە بەڕاستی بەس لە ڕەمەزانی زیاد دەبی چکە بەڕاستی لە پاشی ڕەمەزانێ ئەو قووەت و ئەو هێز و ئەوە نامینێ ئەو زەوقەت نامینێ کە لە ڕەمەزان ئەیتت لەوە هەندێ هەستێکی زۆر خۆشوانێ کابڕحمان هەستێکی چۆنتانەیە ئاواکە بێکەوە هەمووتان بێکەوە دەمێنەوە عیبادەتی خوای پەروەردیگار دەکەن سپاس بۆ خوا شاناز دەکەم کە ئەو سونەتەی پێغەمبەر صلی الله علیه و سلم زیند دەکەمەوە شاناز بۆ دەکەم کە لە مداریەوە تقریبا 2 ساڵ لەو مزگەفتەی پەروەردە بوومە الحمدلله هەل لە تقدیمەوە مزگەوتە ئاوا جۆش خۆشی پێوە دیار بوو ینی نوێژی بەیانی نزیک مزگەوتەکە تقریبا دەتوانین بڵین پڕبوو هەر لە کۆنەوە مزگەوتە وایە بچی لە مداریەوە هاتی مەکسانە دەرکرایمە قەرەبارە بگوتیان ڕۆ دەری نوێژە ینی دەریش کرایتەوازنێ ینی بەو چی بۆ منداڵانە دەری کە ئێستاکە لە مزگەوتەکان زۆر زەمان حاجەکان دەریان دەکەن وەڵایی نابی دەربکرێن بەس دای مساعدەی ناو حرەمیشکە مندارەکان بێگومان هەیە پێیتی دەوتی بەتەمەنە باشە کە عەبدوڕەحمان تۆ هەستێکی چۆنت هەیە کاتێک ئەم فەرمودەیە بەرز ڕادەگرێن لە مزگەوتەکەتان و ئاوا بە دەستە جەمعی دادەنیشن وەکو گەنجێک ینی زۆر درم پێ خۆشە ماشەڵڵا تا ئاخی نەفەریش دەمێنەوە مزگەوتە گڵۆ شتەکان دەکژێنەوە باشە چی بە گەنجان دەڵێ لێرەوە حەزەکەی چی بە گەنجان بڵێ بەو گەنجانەی کە بێ ئاگان لەم فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و بەشێکیان توانای داراییشیان نییە حەج و عەمرە بکەن ینی توانای دارایی نییە دەتوانێت بمێتەوە چیان پێ دەڵێ حەزەکەی لێرەوە چیان پێ بڵێ لای پێیان لە بۆ گەنجەکانە هیوادارم ڕێی کافتریا و جێکە بردەن و بێن بۆ مزگەوت نحو السماء مترنما لا تنقضي أنت للروح دواء
بەڵێ بینێران و بیسەرانی خۆشەویست ئەوەی بینیتان و بیستان بەرزڕاگرتنی فەرموودەکەی پێغمبەری خوا صلی الله عليه وسلم بوو لەلایەن نوێژ خوێنانی مزگەوتی ڕەفاعی لە شاری هەولێر کە ئەم فەرموودەی پێغمبەری خوایان بەرزڕاگرتە بوو. هیوام وایە لە دوای بینینی ئەم بەرنامەیە تۆی بینەریش ئەم فەرموودەیە بەرزڕا بگریت و چاو لەو کەسانە بکەیت کە لێرە بەشدار بوون و ئەم فەرموودە ئەم بەرزڕاگرتە بوو. و بێگومان لە ئێستاکەدا پێم وایە بۆ گەنجان و بەشێکی زۆری خەڵکی هەرێمی کوردستان ئەم فەرموودەیە پێویستە لەبەرەوەی ئێمە تووشی خەیرانێکی گەورە هاتوین و زەحمەت بتوانین لە ئێستادا ئەمڕە و حەج ئەنجام بدەین. یان بەشێک لەو کەسانەی کە حەزیان لە حەجە و تا ئێستا حەجیان بەنسیب نەبوو ناویان دەرنەچووە بە جێبەجێکردنی ئەم فەرموودەی پێغمبەری خوا صلی الله عليه وسلم کە مانەوە لە دوای نوێژی بەیانی تاوەکو خۆر هەڵاتنە خێر و پاداشتی حەجێکی تەواوت دەگاتێ. هیوام وایە هەمومان ئەم خۆمان بێبەش نەکەین و لەم خێرە و ئەم خێر و پاداشتە ئەنجام بگەێنین تا لە ژیان ماوی، چونکە لەوانەیە ئەمە کۆتا ڕەمەزانت بێ. بەڵێ بینەران و بیسەرانی خۆشەویست تاڵقەیەکی تر و بەرنامەیەکی تری پەیامی ڕەمەزان بێەوەی خۆشەویست شاد دەمەوە. بەخوای گەورەتان دەسپێرم، خواتان لەگەڵ.